میزاجم تەواو نییە حەزم لێ نییە کەس قسەم لەگەڵ بکات ێ باشە گە تو میزاجت تەواو نییە بەڵام خەڵکی وا هەیە میزاجی باشە و دەوێت قسەت لەگەڵ بکات وەڵای من تەبیعەتەمە وایە تەبیعەتیش ناگۆڕێ ێ باشە بۆ ناگۆڕێ دە هەوڵدە تەبیعەتی خۆت بگۆڕی سڵاوتان لێبێ خۆشەویستان پرۆگرامی ئەم جارەمان تایبەتە بە سروشتی ئینسانەکان لە کوردەواری خۆمان پێی دەڵێن تەبیعات تەبیعاتمان هەیە زۆر خۆشە وە کەسانێکیش هەن پێیان دەڵێن تەبیعات کشمیشی لە ناوەندەکەینە وە کەسانێکی کەش هەن تەبیعاتیان ئەوەندە خۆشە کورد گۆتەنی هەر زەینەتە قسەیان لەگەڵ بکەین لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین دەڵێن سروشتی ئینسان هەندێک جار زۆر باشە لە ڕووی مامەڵەکردن و قسەکردنەوە و هەندێک جاریش هەموو پێی دەڵێن ئەو کابرات تەبیعاتی زۆر ناخۆشە یاخودە وافرەتە تەبیعاتی زۆر ناخۆشە هی ئەوەی نییە کە قسەشی لەگەر بکەین و دەپرسین چین ئەو سیفاتانەی لە کەسەکاندا هەن کەوای لێ دەکات پێیان بڵێن تەبیعاتی ناخۆش بە میزازێکی باشەوە بە تەبیعاتێکی خۆشەوە لەو پرۆگرامەدا بسیار لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین و پێیان دەڵێن چێنە و کەسانەی کە تەبیعاتیان ناخۆشە و ئایا تەبیعات دەرمانی نییە لەگەڵمان بن هەمووان وەکو دەری ئینسانین زاروات تۆڕە دەبین تەبیعەت ئینسان ناگۆڕە زەحمەتەوەی فێر ببی بۆ تەبیعەت هەر بۆ تەبیعەتە دەڕۆ وەڵڵای ئەمە یەک لەوانەم کە تەبیعەت کشمیشیمە تەبیعەت دەرمانی نییە لە حیاتی خۆی ئەمە تۆڕە تەنگانی لە ماڵێ ناوعەکە و لە دەرێ ناوعەکی دیە تەبیعات بەڕای جەنابەت چییە دەگۆڕێ بە خودای بەعزە زار دەگۆڕێت بەس وە باشە ئەیسان تەحامولی هەبی لە هەموو شتێک دەبێت تەحامل هەموو شتێکە بەشان نابی گەڵک حەسەبی بیت و گەڵک تەحامل نەبیت و دەبی بەشە تەحاملی باش بی ئینشاءالله تەبیعاتت کووەتو والله الحمدلله خۆی بەس جابیار باش الحمدلله تەبیعات خۆشە بەخوای باشە باش الحمدلله باش ئەرێ والله بەری باش ژنەکەت لێت ڕازیە الحمدلله بەری هەدی مندارەکان هەموو لێک رازین الحمدلله الحمدلله چ وەختە ها دەرێنەوە تەبیعاتی ناخۆشە سەر و دری تەواو نیە لێی گەڕن قسەی لەگەمەکەن چ وەختە گەو هایەتو والله هەموو وەختێک باش الحمدلله هەموو وەختێک ئەرێ والله سبەینان زەلام هەیە قسەی لەگەر ناکرێ زەلام هەیە قسەی لەگەر ناکرێ ڕاستەکە بڵێ نانا ئینشاءالله الحمدلله حتا عیسان تعاملی لەسەر خۆی هەر باشە باشە شتێک وا دەکات کە تەبیعاتی ئینسانی بگۆڕێ بخداي تبعت إن شاء الله بس بتعاون أقوري إلا صبر همشتك أري والله يعني تورة النبي سورة النبي هدي بي لسرخوبي لماري لقد زينا الناو بازاري أو أساس لا دور بركة كسي تبعتنا خوش هي نية أخوي زول بكم بعد ما نكمه قد توشي كسي تبعتنا خوش نبوي لجانب بأخوي نا والله الحمد لله نا والله تجنب أدي بونمونا مثلا جان يعني خوش استيوانيا سر رأي أوي كا بونمونا خلق هزارها تشيشو مشاكلي هي والله ما تبعات مال لو ناخوش بي لو قرش بين كسانك دبين قرش بطاقة قسان لقرنا كريتن سقسكت هي لسر أو جورة كسانا بأخوي دبي بأخوي دابس نبازون الحمد لله نابي تونو تجمن نابي لسر أخو من دبي أوانا نابي هر دبي جا فكرك بقورن الحمد لله دبي برا بيش بس بيدكني بله لا تكاتك بيدكني زور والله بكيف خوشي عيسى بله عشان كيف خوشي يعني كلا قبل درتشي لا زيقاتش لا ماري أو دانشتر أو عيسى بيدكني جاني يقسم بيقول قد لجيانا دا بيان قلت تبعتنا خوش نا أبد نا والله بيان نقوتي كسانا كم بيان درن تبعتنا خوش تبعت لو ناخوشة والله ديارة كاورا زۆر زاریوە مشکلەی هەیە لەو دەمە ئەگەر بەدایمی بی ئەوە ئەسبابی تکەی هەیە ئەسبابەکە چی ئەگەر بەدایمی ببوونم ئەسباب زیاتر خانەوادەیە پەروەردەی منداریە ئەو مەساڵانە دەوری هەیە بەڕێ من باشە تەبیعەت دەگۆڕدرێ ئەگەر کابرایش لەسەر خۆی کە حتمەن چۆنیش لەسەر خۆی بکە ئێستا کەسی وا هەیە بۆ نمونە سبەینان قسەی هەر لەگەر ناکرێ یعنی کاتەکە دیارە دەڵێن کاکە لێ گەڕێەوە مزاجی تەواو نییە تەبیعەتی زۆر ناخۆشە یە هەندێک نییە مسوال فەچی لەگەر بکەیت ئەوە ئیشی ئەو ئەمەی نییە بە مروری زەمن وا هاتووە لەوانەیە خانەوادێنێت نەیزانیبی یان نەیتانیبی وەکو ئینسان تحمل لەگەر ئەو مرۆڤەی بکە ئیتر بە مروری زەمن هۆکارەکان خڕبووینەوە تاوای لات ئەمە زۆر بەمان گرژین گرش
ینی بۆ نمونە تەمەشا دەکەی کەس دەوی بە پێکەنین نییە ڕاستە زوروف و بار و گوزەرانەکە ناخۆشە بەڵام هەمومان هەرگرژین بەڕای جەنابەت ژیانەوە دەهێنێ کە بە گرژی و بە ناخۆشی بە تەبیعەتەی ناخۆشەوە بەڕێکەین ئەزانی چی هۆکار هەیە توانی مەسەرەن دەکرێت ئینسان زاریوا بێتاقەتێک تووشی دەبی بەس نابی درێژ خایەن بی هەمومان وەکو دەرێ ئینسانین زاریوا تووڕە دەبین بەس دەبی کاتەچی دیاری کراوی نابین سەبە مستەبەر تووڕبی بەعکسەوە دیبی ئینسان گەشتبین بی و دوور بڕوانی و بە خەم و خەفەت و تووڕەوی و ڕەشببینی ژیان کۆتایی نایە و بەعکسەوە خۆشی تووشی کۆمەرێک نەخۆشی هەم دەرونی هەم جەسەریش دەبی تەبیعەتت کۆت و بەخۆت ئەمن وڵی دەبی خەڵک برێ نازانم خێزان و منداڵەکانت قەت پێت ناڵێن ئەتو تەبیعەتت ئەو هایە خراپەیان باشە بە ئەکەیت خۆ ئینسانەگە لە ژیانی خۆی ڕەنگە هەندشتیان بەدر بیان دشتیان بەدر نەبی بەنسبەت تەبیعەتەوە بە قسەی بکەین خێزانەکەت ڕای لە تەبیعەتی تو هەیە دەبی لی بپرسم نازانم بچمۆ نەپرسیە قەت لێت نەپرسیە بچمۆ لی دەپرسم ئەوە کە چیۆ لی بپرسە برێ تەبیعەتی من کووە باشە ئەدی خێزانەکە تەبیعەتی کووە ئەم زۆر لەوێ ڕازیمە تەبیعەتی خۆشە زۆر زۆر تەبیعەت خۆشی لە لای جەنابەت چییە تەبیعەت خۆشی ئەوەیە بتخینتەوە و ئەگەر شتێک هەبی خەلەکەبی پێت برێ ڕەنگە خەڵەکەبی گلید لێ بکە مەسەر من جەنابەت درێم ئەو شتت هەیە لەوانە جەنە پێ ناخۆش بەعکسەوەی پێت خۆشبی چکە وەک تۆپانێ دەبینی مەلعب گەمەی دەکا مەسەن ئەتوو لاعیبەکان زانین چی جوان گەمەی دەکە بەس لاعیبەکە لەوانە خۆی زۆر پێ باش بەس گەمەی جوان نییە خۆی نابینی جاری وایە مەسەلە منەگە خێزانەکەم پێ برێ و تەبیعەتت خراپە لە ناخەوە مەمنونیمە بەس ڕەنگە وەکو پێویستیش نەتوانم بابرین ئەوەی ئەو دێ من ئەو هابم زۆر ڕاستە پەنجەی دەستەکان هەموو وەکو یەک نییە بەڵام ئەگەر یەکێک پێت بڵێ بۆ نمونە ئەوە تەبیعەتت زۆر ناخۆشە خەڵک پێ بێزار دەبی لە دڵت گران نابی نەخێر بەعکسەوە مەمنونیمە مەمنونی دەبی بەری لەبەرەوەی مەمنونی دەبی تاوەکو بە خۆت دابچیەوە بە خۆت دادەچیەوە باکیت ڕەنگە قسەکەوی تەواوبی ئەمەنەکو پێویست نەبم بەس زاریوا دەبین ئەگە یەک کەسی وەکو پێویستنی ئەوە شێ مەسەلەن دەبینی ئەمن لەگەر تایبەت بە کەسە وەکو پێویست نیمە بەس ڕەنگە لەگە خەڵشتروان نەبم ئەوەش چ قسەیەک بە تەبیعەت ناخۆشەکان دەڵێ وڵا پێیان دەرێم گەشتبین بن خۆتان چاکەن تۆ پێ دەکەنین بەڕێزی ئایا تەبیعاتی ئینسان دەگۆڕدرێ تەبیعەتی ئینسان ناگۆڕە زەحمەتە ئەوەی فێر ببی بۆ تەبیعەت هەر بۆ تەبیعەتە دەڕوا هەندێک نەفەرێ تەبیعەتی زۆر ناخۆشە لە دوی مشکلی دەگەڕێ لە دوی دەگەڕێ لە ماڵە بە شەردێ لە بە یەکێت دەردەکە زۆر نەفەرێ وایە باشە بۆ وایە وڵی ئاها خی گەورە ئاوای دروست کردیا فێر نەبووە لە بیدایەت و فێر نەبووە تا ئەر ئاوا هاتیەوە ئاها ڕۆیە هەموو شتێک لە حیاتی ئینسان قابلی گۆڕینەوە نیە ئینسان بۆ مەرحەلانەی ژیانی کە تێپەڕ دەبێت زۆر شتی تێدا گۆڕانکاری دروست دەبی و زۆر جارش گۆڕانکاریەکە ڕەنگە بەخۆی دروستی بکات و دەوروبەر و ژینگەکەش وا لەو کەسە دەکات ئەو گۆڕانکاریانەی کە ئیجابیە لەسەر خۆی جێبەجێیان بکات بەچێ دەڵێن تەبیعەتی ناخۆش بە قورعان زۆر نەفەرێ تەبیعەتی ناخۆشە هەیە هەر لەگە سەلامی لێ دەکەی بەلال و مزەک جواب داتەوە جێوی نییە لە دوی مشکی لێ دەگەڕێت نەفەر زۆر هەیە زۆر نەفەری تەبیعەتت کۆت و وڵات تەبیعەت مای بینی لە خۆی بەزیاد بی پێیان گوتی تەبیعەتت خۆشە خەڵک زۆر لەگەر کەس مشکلی نەبوو لە خۆی بەزیابێت چەندە لەو بازاڕێ نەبێ مشکلی نەو تا ئێستا کەس قسێکی خراپی پێ نەگوتینەوە نیان گوتە تەبیعەتی خراپە ئەو تەبیعەت باشێکە هاتە بەڕای جەنابەت لە بابتەوە لە بۆ جەنابەت مایتەوە یاخۆت هەر بە خۆت وای بە قورعان بەخۆمامە هەر لە ماڵەوە ئێستا نەفەرێکمانەیە بە مشکیلێ هەیە تەبیعەتی هەرێکم تەبیعەتی جۆرە من تەبیعەتم خراپ نیە لە خۆی بەزیاد بێت بابە تەبیعەتی کۆ باش ئەبینەوە باب عمری خۆی کردیا ڕوحی شاد ئینشاءالله تەمەدرێژی لە بۆ جەنابتان کە لە ژیاندا بوو تەبیعەتی خۆش بوو تەبیعەتی خۆش بوو الحەمدولله هەموو خزم و دۆست و ئەن هیچ مشکلەمانە بوو لە خۆی بەزیاد تەبیعەتمە باش بووە زۆر باش دەگەڕێمە لای جەنابەت قوربان بەچێ دەڵێن تەبیعەت کشمیشی والله تەبیعەت کشمیشی ئەو کەسانەی زوو تووڕە دەبن و زوو چا دەبنەوە بەڵێ بۆ پێیان دەڵێن تەبیعەت کشمیشی یعنی ئینفیعال دەکا کە ئینفیعالی کرد دوایە دڵسافە زووش دێتەوە یعنی سەلامەشی لێ بکە یەکسەر زەردەخەنەیەک دەکات و ئەوە دەبێت پێی دەڵێت تەبیعەت کشمیشی جەنابەت تەبیعەتت کووە والله ئەمن یەک لەوانم کە تەبیعەت کشمیشیمە بەڵێ زوو تووڕە دەبم زووش چا دەبمەوە بەچ تۆڕە دەبی بە کوش سا دەبیەوە والله ئەمن تووڕەبوونەکەی من عنی لا ئیرادیە بەڕاستی لا ئیرادیە یعنی هەر لە خۆی لە بۆم دێ ئینفیعال دەکەم هەتاوە جیرانمە زۆر جا بەرامبەر ئەو پیاوە تووڕە دەبم بەس ئەو زۆر نەرمونیانە لێم قوبڵ دەکا بەس ئەو کەس چکە بەیە
احتیمال لە تووشی بەڵاوی باین تووشی مشکلە باین دەویست شارەزای تەبیعەتی ئەوەی ببێ سندێک نەفەر هەیە دەبی شارەزای تەبیعەتی بێگەرنا تەبیعەتی باش ئێستا من شارەزای تەبیعەتیەوەما یعنی دەزانیەوە تەبیعەت کشمیشیە ئاوە تەبیعەتی کشمشێ زۆر جارە ئاو بە شەر دەشێ بخۆی تەلەفۆن دەکاتەوە دەرێدا لێ بردنەکەم تووڕە بوومە ئەوە بوومە بەزانام پێ دەڵی ئام دەری ماسایە کورە دەدناسم ئەوە بە منداڵی و دەیناسمەوە منداڵێک بوومە لێرە بوومە باشە ئەو تەبیعات کشمیشی وەکو جەنابەت بە خۆت باز دەکەی لە چێوە لۆتومایتەوە والله زیاتر ئەمن بابم مامەکانم زۆربیان تووڕە بووین یعنی خۆش ناو یعنی پندش پێشینانێ دەرێن خۆش ناو پاش نوێژان گەرم دادێن ئەزامەش خۆش ناوی نەزە نازام لە بنەماڵەوە لە بۆمە ماوەتەوە نازام ئێستا من براکم هەیە زۆر نەرمونیان بوو کەینە گەرم دادێ کەینە سار دەبیەوە والله ئەمن زیاتر ئەوی ڕاستی بی لە قسەچ یعنی کابرا قسێکم پێ دەڵێ ئەگەر ئەو وەختی بیکوژم بە خیاڵمدانەیە بە قسە بە پێدا هەڵگۆتنەچیان بە سەرۆت و ساماندا هەڵدەڵێیان شتێکی ئاوا ئێستا مادەم تەبیعاتت کشمیشە لەبەوە بارانی ڕامگرتی پرسیارە دێ دەکەم خۆ پێی زعاز نەبووی زۆر احتیادیە لە خزمەت داینە باشە بەڕێزم ناتوانانی تەبیعاتی خۆت بگۆڕی والله هەموو شتێک نەفسە ئینسان بەسەر نەفسی خۆی دازاڵوی بەڵێ دەتوانی گۆڕانکاری بەڵێ کەسانێک هەن لە منداڵیەوە تەبیعاتیان ناخۆشە تاوەکو گەورە دەبن و بەتەمەن دەبن و دەشمرن بۆ ناتوانن تەبیعاتی خۆیان بگۆڕن والله زیاتر نەفسەوای لێ دەکە بەڕاستی ئارێ والله ئەگەر نا ئیرادە هەبی دەتوانی گۆڕانکاری لە خۆت تا بکەی بە زۆر جار نەفس ڕێت پێ نادا یعنی ئەو شتە بیکە یعنی لێبوردوویەکتەی بۆ نمونە بەرامبەر بۆ پیاوە ئێستا ئەگەر ئەو لێبوردەی هەیە میش هەم بەیە تووشی و ئینفعالە و تووڕێبوونەی نەدەبووین باشە کە باسمان کرد هەموو شتێک قابلی گۆڕانە و جەنابیشت باز دەکەی دەڵێ زۆر جار ئیرادە گەرە هەبی دەتوانانی هەموو شتێک بگۆڕی بەڵام دەبینی ئێستا لەو بازارە کەسەکان زۆربیان گرژن وانە پێیان دەڵێن میزازیان تەواو نییە جاری بار پرسیاری تاکە دەڵێم گەڕی میزاجم تەواو نییە ئێ باشە ژیان ئەوە دەهێنێت ئێمە بۆ نەوع میزاجەوە تێپەڕیدەی بەخوای ئەوە ناینی بەس ئینسان باری دەرونی جاروەیە گوزەرانی وبارەیان ئەمە هەمی شەواین هەمی شەوانینە ئەستا و برا جیرانم جاروەیە یعنی بۆ نمونە دەڵێ جەوەچی نییە لە ماڵەوە یان لە شوێنێک دێ لێرە دەری دەکات زەمە بەستی زیاتر ئەمن بوو بەس ئینسانی دەتوانی گۆڕانکاری لە خۆیدا بکە بەڕاستی قسێک تێ بۆ تەبیعات ناخۆشەکان وڵی هیوادارم بە خۆیان دابچنەوە چونکە هەندێک نەفرەیە بەرامبەری ویش تەبیعەتی خراپە هەردوویان تەبیعەتیان خراپبی دوای مشکل لە کارەسەد ڕۆدا بەڕاستی دوو تەبیعات خراپ بەرامبەر یەک ڕابۆستن چ ڕوودەدا والله کارەساتی گەورە ڕوودا لێرە دیتمان لەسەر تەبیعەت خراپی بە شەقەشی لە سیارەکەیدا لی دابەزی دایابەر چەخۆی کوشتی ئەگە سەبری ئەگەر لێرە بوو ئەگە سەبری هەبایە داوای لێبرنی لێکرد بە احتیمالەوە ڕوو نەداوە قسێک تێ بۆیان والله ئینسان کە کاتێک تووڕە دەبی ئەو وەختەی باش وایە ئەگە بە پێوەبی دابی شێرەوە پێغمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو وەختی لە ڕۆیشتنا ڕاوەستی یعنی حاڵەتی وا ئینسان چاکوایە بەسەر خۆی دەزاڵ بە خەم و خەفەت و تووڕەوی و ڕەشببینی ژیان کۆتایی نایە هەیە هەر لەگە سەلامی لێ دەکەی بەلال و مزەک جواب داتەوە جێوی نییە لە دوی مشکی لێ دەگەڕێز نەفەر زۆر هەیە خۆش ناو یعنی پندش پێشینانێ دەرێن خۆش ناو پاش نوێژان گەرم دادێن ئەو کەسانە بەرەو زەرەرن بەرەو قانداز نیر کە قسەیان ناخۆشە هەیە مەسە تەبیعەت و ڕووخۆشە هەشە ڕووی ناخۆش و جەهەندەمیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویت یعنی هەر کەسێک ڕووی خۆش بی پاداشتی خۆی هەیە لەسەر تەبیعات قسە دەکەین سروشتی ئینسانەکان هەندێک کەس هەن پێیان دەڵێن تەبیعات ناخۆش وا دەڵێن تەبیعاتیش ناگۆڕێ ئایا لە لای جەنابەت چێن ئەو کەسانی کە تەبیعاتیان ناخۆشە ئەو کەسانەی تەبیعەتیان ناخۆشە تەبیعەت دەرمانی نییە کە تەبیعەت دەرمانی نییە ئەو کەسانە بەرەو زەرەرن بەرەو قانداز نیر کە قسەیان ناخۆشە چونکە قسەی خۆش لە بەهێشتەوە هاتیە قسەی ناخۆشیش لە جەهەندەمەوە هاتیە قسەی خۆش بەرەو ئاکاری چاک دەڕوە قسەی ناخۆش بەرەو ئاکاری ناخۆش دەڕوە وایە؟ تەبیعاتت کوەتوو والله ئیشەڵڵا تەبیعەتم باشە وەڵی چاکە دەکەم خراپە ناکەم ئیشەڵڵا هەموو دا دەرێن بریا وەک ئەم بارانە پەرەی وا دەبارێ
بریا وەک باران پەرە بایەتم بچواتمە هەر شوێنێک ببوایەتمە ڕەحمەت تەبیعەتم وایە تەبیعەتت وایە بەرێ چێ نەوانەیە کە تەبیعەتیان ناخۆشە تەبیعەت ناخۆشی بە چی ڕادیارە تەبیعەت ناخۆشی بەو کەسە ڕادیارە دەچێ مەجلیسێک ئەتوو قسەی خۆش دەکەی ئەوان ئەکسی تو جواب دەدەنەوە ئەوانە مەجلیس ناخۆش دەکەن ئەوانە قسەیان ناخۆشە پیاوە هەیە قسەیەک غەرەت دەکەی ئەو لەباتی ینی شەرمەزارت بکە بۆ ڕاست دەکاتەوە کە بۆ ڕاست دەکاتەوە یعنی ئەتوو دری تو دەداتەوە زۆر باشە قەت کەس پێی نەگوتیە تو تەبیعەتت ناخۆشە با سەر بەبێ زۆر سوزی من نییە پیا ئەوەی منی خۆش بوێ قسەی منی پێ خۆشە ئەوەی منی خۆش نەوێ قسەی منی لا ناخۆشە ئەوهایە باشە ئەگەر پێیان گوتی تەبیعەتت ناخۆشەکەواتە تویان خۆش ناوێ یان بۆ نمونە شتێکت تێدایە کە ئەو کەسە ڕای لێ نییە پێی ناخۆشە دەوێت خۆت پێچاکەی ئەگە قسەی خۆش بکەم با پێت برێم ئەوە ڕنگدانەوەی هەیە لە واقعی ئەستا ئەوە سوورێکی تۆخە مەی لەو پەمەی خۆی نیشان دەدا ئەوە با پێت برێم هەموو دنیا دەبێ برێ سوورە وایە ئەوە سوورە ئەوە سوورە ئەوە ڕنگدانەوەی هەیە لە واقعی کە سوورە ئەوەشی برێ سوور نییە ئەوە خۆی بەرپرسیارە لەو قسەیە یەکەم جار لە قسەکانەدا باسیەوەت کردوتە تەبیعەت دەرمانی نییە بۆ دەرمانی نییە ناتوانین ئەو شتانێک کە خراپە بیگۆڕین دەرمانی نییە هەستکەی بڕۆ بەریتانیا بڕۆ ئەوروپا بەرێ ئێستا برادەر هەیە چوویتە لە بەریتانیایە دێتەوە قسەی لەگەر دەکەم کە تۆزێک دەمەوێت قسەی لەگەر بکەم بزانام تەبیعەتی کووە بزانام ئەوە مسەقەب بووە مسەقەب نەبووە بەخوا بەس تۆزێک سەغرەتی بکەیت دێتەوە سەر هەمان ڕێسکە واقعی خۆی ئەرێ وەڵا دەرێ ڕەشەی ڕەش قانونێ هەفت سار بشۆ بە سابوونێ هەر دەستەوە قانونێ تەبیعەتیش وایە قسە زۆر خۆشە تەبیعەتیشت خۆشە دووسێ قسەی خۆش یان چیرۆکەکی خۆشمان لە بۆ باسکە لەسەر تەبیعەت خۆشی ئەگەر هەتە وەڵی نازانم بە قورعان نازانم بچیت پێ برێم وەڵی با پێت برێم قسەی خۆش وەڵی نازانم باشە لێگەڕە لە قسە خۆشەکەی گەڕێ چ قسەیەک تێ بۆ کەسانەی کە تەبیعەت ناخۆشن و بەڕای جەنابەت وەکو کەسێکی دنیا دیتە دوو تەبیعەت ناخۆش یەک بگرن و بەرامبەر یەک ڕابوەستن چ ڕوو دەدات وەڵا خەتەر نیشان دەدات ئارێ وەڵی خەتەر نیشان دەدات چونکە بێت برێم بە چاری ئەوەیە ئینسانێک کە چاک بوو دەبێت چاکەی خۆی بنوێنێ چونکە ئەگە تو چاکبی خراپی لەگەرت ئارامە بەس ئەگە خراپێک بەرەو ڕوت هات ئەتوش خراپبی ئەوە خەتەرە ئەگە تو چاکبی ئەتوو هەر لەسەر چاکەی خۆت بەردەوامبی ئەو مەزبورە بە ئارام بێ خۆی خۆش بکە تەبیعی چ قسەیەکت هەیە لەسەر ئەو بابەتە والله ئێستامون بۆ خۆم لە حیاتی خۆی من تۆڕە تەنگانیمە قسە خۆشم لەگە عالەمێ ڕووخۆشم مەسەن لێرەکانە بڵێمەوە 36 ساڵ لێ جلی کوردی دەفرۆشم ئەگەر قسەم خۆش بێ کابرا جارش کە لێم دەگەڕێ دەڵێ بچم لە سەیدی بکڕم یا توێ چێ نەقریات چ ساخی ڕووی خۆش بێ جارش کە هەر بە شوێنی یا دەگەڕێ لەگەی سوالبی زایسان لە دنیا هەتا ڕوو خۆش و قسە خۆش بێ احترامی خەڵک بگری عەسەبایەتی بە عەمەل نایە دەبێت پیا تەحەمولی هەبێ ئەگەر بسۆڕی تۆزێک عەفوم دەکەی چێن ئەوانەیە کە تەبیعەتیان ناخۆشە بەڕای جەنابەت تەبیعەت ناخۆشی سیفاتێکی تێدایە کە خەڵک پێی دەڵێ تەبیعەت ناخۆش خۆنازان هیچ سیفاتێکیان ئەو بەڕێ جانەکەم هیچ تەبیعەتێکی باش نییە پیا دەبێت نەرم و نیان بێ هێدی بێ لەگە عالەمە خاسن لەو زرفێ ئەو ڕۆژ عالەمەکە نەبووە دەبێت لەگە خەرشی نەرم بی ئەو شتانەی کە باس کردمام سید یەکێکە لە شتە باشەکانی بزنس لە هەموو دنیا ئەو کەسانێک کە ڕویان خۆشترە و دەم بە پێکەنینن لە ڕووی بازارکردنەوە مشتریان باشترە بەڵام کەسی وا هەیە بۆ نمونە دوکانێکی هەیە دەچی دەتەوێت شتی لێ بکڕی ئەوەندە بە بێتاقەتی و بە تووڕێی جوابت دەداتەوە توخواتە لێ درکەوە قسەی خۆش نیە ڕووی خۆش دەگەڕێتەوە بۆ سەر تەبیعەتی کەسەکە تەبیعەتی ئەنی خوای گەورە هەر یەکەیەکەی بە نوعش دروست کردو هەیە مەسە تەبیعەت و ڕوو خۆشە هەشە ڕووی ناخۆش و جەهەندەمیە هەشە دەرێن لەگەر ژنەکەی بینی خۆش نییە لە مارەتێکی خستە سبەی نەدێ بە عالەمێ دەردەکات دەبیشتیوە هەیە ئێستا جارەوە قاتم فرۆشتووە
کارە پاشی مانجێک هێنایتەوە کاکە بۆی ناتەوە وەڵام مام سەیژنەکەم جوانە کچەکان بووکەکەم تو قاتت بۆ خۆت کریا بۆ خێزانەکە وانە هەیە ئەوە نووسێنە هەیە دەبین لەگە کوڕەکەی لەگە ئایلەکەی وەزی تاوانێ ماڵە دێرە بە تۆ دەگرێت چی لێ بکەم هیچ دەبێت شارەزای تەبیعەتی بم بڕێ کاکە قسەی تۆ لە کوردەواری خۆمان قسەکەیە دەڵێن تەبیعاتی خراپ دەرمانی نییە وایە دەرمانی نییە بە خۆران زەحمەتە چا نابێ کو هاتی لە مناڵی هەرەوە باشە شتێک وا دەکات کە چانە بێ وە شتێکش بەڕای جەناب دوا دەکات تەبیعاتی ئەو کەسە بگۆڕێ وڵی زە هەموو شتێک پێویستی بە گۆڕانکاری هەیە بەسا کاورا گەوت بەخۆی دابچێتەوە بیر لە خۆی بکاتەوە دەبێت تەبیعەتەکەی بگۆڕێ خۆ نابێ هەروها تونند و توژ و لەگە عالەمێ گرژ بی قەت تووشی کێشە بووی لەگەڵ کەسانی تەبیعەت ناخۆش بەخۆرا مامۆستا من لە حیاتی خۆی 36 سال لێرە ئیش دەکەم لە حیاتی خۆی مەسەلە کەسم عازز نەکردو و دایم ڕوشم خۆش بوو لەگە عالەمێ هەبۆ جاری و هەیە دەبینی کابرا وەکو عەرزم کردی لە ماڵ ڕێگە کوڕەکەیالە بوو بکەی تێکتۆ دێ بە تۆ دەگرێت ئەسوش ئەمین شارەزان بە لە مێژە لە ئیشەیدا دەڵێن بەڵێ قسەی تۆ ئەگەر واژ نەبێ هەدەم قسەی تۆ پێ بڵێ قسەی تۆ ڕەنگە ساردش ببیتەوە بڕێک سار دەبێتەوە بەس ئەگە هەردوو لاتون چیز بێ ئەو تووشی مشکلێ دەبێت شتێکی دیکە شێ بۆ منە دەڵێن ئەها تەمەشا دێ بازاری خەڵگەمووی گرژە بێتاقەتە میزاجی تەواو نییە ئایا ژیان بەو هەموو ناخۆشی خۆشیەوە هی ئەوەیە کە کەسانێک لەو ژیانەدا بە میزاجێکی ناخۆش و بە تەبیعاتێکی خراپەوە بەسەری ببن کورن ناوەڵە تەبیعەتی ناخۆش و بە میزاجی ناخۆش کە دنیا بەڕێوە ناچێت بەدایم ئینسان مشریف خۆش بێ کراوە بێ لەگە عالەمە ڕووخۆش بێ ئینسان ڕووخۆش دەڵێ بەهەشتیە ئینسان ڕوو ناخۆش جەهەنەم پێ دەڵێ بەڕای جەنابەت چی بکەین تاوەکو هەمومان مەشروبمان خۆش بی وەڵی جا چی بکەین هەموو دەبێت ڕێز دەیەک بن لەگەک باش بوو لەگەڵێک ئەمین بوون ئێستا جاران ئامانەت هەبوو دۆستایەتی هەبوو برایەتی هەبوو ئێستا کاو شتانە نەما کەس مام سەیدجان کۆتا قسەت یەک پەیام چی بە تەبیعەت ناخۆشەکان دڵی وڵی دەڵێم هێوادارم بە خۆیان دابستەوە تەبیعەتی خۆیان بگۆڕن و ئێستا تاوا دەبی حیاتم لەگە عالەمەکەی باش بوون و دنیا هیچ نییە هەر بردی تێلە هەتا لە احترامی و یەکتر بگیر لە یەکتر ڕووخۆش بی خۆشترە ماوەجان سلااوت لێبێت پرۆگرامەکەمان تایبەتە بە سروشتی ئینسانەکان هەندێک ئینسان هەن لە کوردەواری پێیان دەڵێن ئەوانە ئینسانی تەبیعەت ناخۆشن و هەندێکیشیان هەن یعنی بە پێچوانەوە تەبیعەتیان زۆر خۆشە قسەیان خۆشە هەرس و کەوت لەگەڵوان خۆشترە مامەڵەکردن لەگەڵوان خۆشترە و کەسانێکیش هەن لەو ناوەندە وەستاون پێیان دەڵێن تەبیعەت کشمیشی زۆر جار باشن و زۆر زارش خراپن بەڵام لە کۆتاییدا باشەکەیان زیاتر لە خراپەکەیان لەسەر تەبیعەت چ قسێک تەیە لەسەر تەبیعەت بە تایبەتی ئەو کەسە دەزانی کو دەیگوزرێت یعنی لە شێوازی خۆی هەیە توندا هەلەگەر ماڵ و منداڵی و حتا دێتە دەری هەر بە توندی هەشە لە جەیسەتی خۆ ئەو کابرایە کەبرایەکی یعنی کەیف خۆش و پێکەنیە و هەلە ماڵەوە و نەرمیانە و کە دێتە دەرێوەش هەر بەناعی دێتە دەرێ بەس ماشەڵڵا ئەوڕۆ لە کوردستان خەڵک دلی بە ئەوەیە برێونەرێ تەبیعەت ناخۆشەکان زیاترن ئەرێ وەڵڵا هەیە لە جەویدرا هەیە وەزعی خۆش نییە دێتە دەرێژ هەر بە ناخۆشی لەگە برادر و دوستەکان باشە دەبیێت تو بۆ نمونە لە ماڵەوە کێشەکەت هەبی بە تەبیعەتێکی ناخۆشەوە پێت حەل نەکرێ یاخود حەلیش بکەی بەڵام بێوە دەرە کاردانەوە لەسەر جەنابەت هەبیتن و لەگەڵ خەڵکەکەش ئەو هابی بالفعل ئەم ناڵێم دێتە دەرێ لە ماڵێ خۆش نییە زەوقی یعنی برێ حتا برێ لەگەر ماڵی خۆی وەزعی باش نییە دێتە دەرێ لە دۆست و برادەرەکانی ئەوە ناگوزرێ لە ماڵێ ناوعەکە و لە دەرێ ناوعێکی دیە کەرهاتیە دەرێ دەبی بە خۆشی بە ڕوویەکی خۆش لەکن برادەرەکانت ڕووی خۆش بی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویت یعنی هەر کەسێک ڕووی خۆش بی پاداشتی خۆی هەیە وانە تەبیعەتت کووە تو والله ئەمن ناڵێم باشم یارە تەبیعەتە چ خراپیشت هەیە هەموو کەسێک بەشی باشی هەیە خراپیش هەیە بەڵام زۆر جار کە بە خراپی ینی وەزعەکە هەندێک کارەساتە ئیشێکی خراپە وەزعەکە خۆش نییە دێە دەرێ بە خراپی سوتفە لە بۆ ئەوەی حەزم لێ ڕۆژێک نمونەک پێت برێم لە ژۆرە لە جێیەکی دانیشتبوون لەگە برادەرێکی مناقشەمان بوو مناقشەکە پچەکلێک عاجز بووین کە هاتمە دەرێ هەر بە نوعی هاتم برادەرێک قسێکی بەم گوت ویستم ئەوەی ژۆرێ لەو برادەری خۆ هیچ ئاگا فەقیر ئاگای لە هیچ نییە پەیوەندیشی پێوەنی کرد گوت وڵات تو تەواونی ئەوە خێرە گوتم وەڵڵاهی توزانم داوای لە بردن دەکەم بەس حیسان دەبی بزانی ئەگە برادەری خۆت سوعبەتێکی لەگە دەی بزانی ئەو کەسە ئەو دەمەی گونجاوە سوعبەتی لەگە بکەی یان بەشقەم لە جێوی درایە یان وەزعی خۆش نییە کارەساتێکی بەساتیە ئەتوش وەز هیچ عیبی لێ نییە وەنیە بەرامبەر برادەرەکەت توش ئەوە دەبی میمترین شت ئەوەیە کە خێزانەکەت ڕای لە تەبیعەتت هەبی خێزانت هەیە وایە ئیشەڵڵا ئیشەڵڵا الله خێزانەکەت ڕای لە تەبیعەتت هەیە شارەزا بووە دەبی شارەزا شتە چ خراپت هەیە تو باش شارەزا ببی خۆش نەخۆش باشە ڕای لە شتە چی تەبیعەتی تو نییە
والله ناڵێم هەندێک جار لە دەرێ تۆڕە دەبی ئەو تۆڕایی دەبێ ناو ماڵێ پێت دەڵێ و تەبیعاتت ناخۆشە بیگۆڕە طبعا هەدەبی وەبرێ قەت هەوڵت داوە بیگۆڕی والله ئیسان لە زکی خۆی وابی گۆڕیتی بەڵام ناشگۆرێت تەبعات کووە بەخۆی ئەوە دەڕەوە یەکە گوتی تەبیعات دەرمانی نییە وایە دەرمانی نییە والله طبعا نیتی ئەندە ساڵەها دەرێن هەیە و نیتی ئەگەر هەیبی چا دەبی چ وەختێک تەبیعاتت ناخۆشە ناڵێم ئەگەر ئەو کێشە سبەینان کوی کەسی وا هەیە بۆ نمەدەن سبەینان ها مزاج ساڵ نییە وە قسەی لەگەر ناکرێت تا دێتەوە سەرخۆ هەیە دەرێ نیورانان هەیە دەرێ پاشی نیورانان هەیە دەرێ سبەینان ئەوە لەگەر منتیقە دەگۆڕێ منتیقە بە منتیقە ئەنگۆ کووە والله منتیقی ما بە دەقە و سەعاتە ئەرێ والله زۆر باشە بەڵام لە کۆتاییدا هەر ئەو کەسانی کە سروشتی مامەڵەکردن و قسەکردنیان خۆشترە خۆشەویستتریشن لەو کەسانی کە پێیان دەڵێن تەبیعات ناخۆش بله طبعا ئەگەر کابرا تەبیعەتی خۆش بێ لەناو خەلکی لەناو مجتەمەعی دیارە هەر ڕۆژێک لە جێیەکی دیار نێ بدەری فلان کەس لو دیار نییە بە جەوی خۆشە لەگە خەڵکێکەکەی ئەتو عاجزیش بی لەگەنی دانیشی جەوەکە دەکاتەوە خۆت لە بیر دەکایەوە ئەو کارە سەتێ بەسەر تو هاتیە وا دەکە بە قسەی خۆش و ئەوانە نییە حتا حەدێکی تماحی ئەو کابرای دەکە ڕژگی دی بیبینمەوە لەگەری دانیشم ئەو تەبیعەت باشە ئەوەی برێ باشتر دەکە ئەوی خراپیشە لەگەری هەرچی دانیشی خراپتر دەکە کۆتا قسەت چیت هەیە بۆ تەبیعات زۆر ناخۆشەکان وڵی هیوادارم هەموو خۆ باشکەن ئەو قسەی خۆش لە بەهشتی وهاتیە هەر کەسێک قسەی خۆش بی هیوادارم ئەگەر ناخۆشیش بی لەمەودا خۆشتری بکە میزاجت تەواو نییە لە ماڵەوە بەشەڕ هاتووی کێشەت لەگەڵ برایەکەت هەیە لە مامەڵەدا زەرت کردووە هەموو ئەو شتانەی کە هەتا پەیوەندی بەخۆتەوە هەیە کەسانێک هەن لە دەرەوە تۆیان بەگرژی ناوێت تۆیان بە میزاجێکی خراپ ناوێت تۆیان بە بێتەبیعاتی ناوێت دەبێ میزاجت باش بکەی و تەبیعاتت خۆش بکەی و بۆ ئەوەی خەڵک لە ڕسوکەوتدا لەگەڵت مرتاح بێ کەسانێک هەن هەمیشە تەبیعاتیان ناخۆشە هی ئەوە نیە تەنانەت یەک پرسیاریشیان لێ بکەی ئەگەر پرسیارت لێکردن لە وەڵامدا دەڵێن نازانم کاکە نازانم باشە بۆ ژیانێک بە هەموو خۆشی و ناخۆشیەکانەوە هی ئەوەیە کە ئێمە تەبیعاتمان ناخۆش بێت و خەڵکانێک بە تەبیعاتە ناخۆشەکەی خۆمان وەرز بکەین و بێتاقەتیان بکەین لەو شوێنێک کە ڕاوەستاوم ڕاوەستانیش قەدەغەیە بەڵام ئیدی بارانە و حەزمان لێبوو لەبەر بارانەکە کۆتاییەکەی بکەین وە کەسانێک هەن بە بارانی شتێک دەچن دەڵێن تخواوە وەختی باران بوو بەڵام لە کۆتاییدا چێن ئەو کەسانی کە هەمیشە لە ناو کۆمەلگادا لە ناو دەوروبەر و کەسەکانی نێزیکی خۆیاندا خۆشەویستن کە خاوەنی تەبیعاتێکی خۆشن ئەم نەزوەر ئیبراهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارەشم پێشکەشکردن هیوادارم هەمومان تەبیعاتی خۆمان بگۆڕین دەڵێن تەبیعات دەرمانی نییە بەڵام بڕوا بکەن ئەویش دەرمانی هەیە و دەگۆڕدرێت تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن هیوای تەبیعاتێکی باشتان بۆ دەخوازم تەبیعاتتان باشکەن خواتان لەگەڵ